دەستپێکی هەڕۆژێکیونەی مانگیادار بۆنەیەکی لەخۆ گرتووە. ڕۆژی پۆشاکی نەتەوەیی و کوردی یەکێکە لەو بۆنانە. فەخریە لە کەرکووک یادکردنەوە و بەرزڕاگرنی بۆنە کوردیەکان بە گرنگ دادەنێت. پێشی وایە خوێندنگەکان شوێنێکی باشن بۆ پاراستنی کولتور و یادکردنەوەی بۆنە نیشتیمانیەکان. پێویستە لە کەرکووک نەتەوەی خۆمان ینی دابوونەریت و کەلتوری خۆمان بسەلمێنین، بە تایبەتی لە کەرکووک جلوبەرگی کوردی بپۆشین و بۆی بۆنەکە بەرزڕاگرین. ساڵانە لە تەواوی ناوەندەکانی بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک کە زیاتر لە 500 خوێندنگە و باخچە لە خۆ دەگرێت بۆنەنەتەوەی و نیشتیمانیەکانی مانگیادار بەرز ڕادەگیرێن. ڕۆژی پۆشاکی کوردی شێکێکە لەو بۆنانە. مای شانازیە کە خوێندنی کوردی خاوەنی 535 قوتابخانە و چل باخچەی ساوایانە لەم کات و سادەدا هەمووان پێکەوە جلی کوردیمان پۆشیوە و شانازی پێوە دەکەین و ئەو جلەیە کە باپیرانمان بە سەدای ساڵە دەیپۆشن و شانازی پێوە دەکەن و لە زۆر کاتیشە بەرگی خوێنی ئاڵی شەهیدانمان بووە. ڕۆژی جلی کوردیە لە شاری کەرکووک، ئێمەش وەکو شارەکانی تری کوردستان هەستاوین بە سازکردنی کۆمەڵی ئاهەنگ و مەراسیمی شایستە بۆ ئەو ڕۆژە پیرۆزە و خوێندکارەکانمان لە نزیکەوە بۆ خۆتان ئەیبینن هەموو جلی ڕەنگا و ڕەنگی لەبەر کردووە و ئەمانەوە جارێک کە وەڵامی نەیارانمان بینەوە کە ئێمە نەتەوەیەکین وەکو هەر نەتەوەیەکی تر لەم شاری کەرکووکە. ئێمەش وەکی شێتی مامەسایان پاڵپشتی هەموو بۆنەکانین و بەشدارە بین و پاڵپشتی سەرجە مامەسایانە بین. بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان لە کەرکووک لە پاڵ چالاکیە جۆرا و جۆرەکانی خوێندکاران و ئاوێتەبوونیان لەگەڵ جلوبەرگی کوردی و ڕەنگە ئاڵ و وڵاکانی جلی خانمان بۆن و بەرامەیەکی دیکە بەم بۆنانە دەدەن. ڕۆژی جلی کوردی ڕۆژێکی تایبەتە بە نەتەوەی کورد، پێویستە هەموو ساڵێک ئەم یادە بکرێتەوە و پێویستە ئێمە هەموو ساڵێک ئەم یادە بکەینەوە چۆن لە قوتابخانەکان ئەم یاداکرێتەوە، پێویستە هەوڵ بدەین کە لە کۆلێژەکانیش ئەم یادە بکرێت. لە کەرکووکدا چەند پێکاتێک دەژین بۆ نمونە تورک و کورد و عەرەب و چەند نەتەوەیەک تێکەڵ بووینەوە وەکو کوردێک پێویستە لەسەرمان کە یادی ڕۆژی جلی کوردی و یادی ڕۆژی ئاڵا بەرز بنرخێنین بۆ ئەوی کە بیسەلمێنین ئێمە خاوەنی کەرکووکین و کەرکووک نەچێتە ژێردەستی هیچ دەوڵەت و نەتەوەیەکی تر. ئەم یادە بەرزە نرخێنین بە خاتری ئەوەی کە چەندان شەهید سەریان ناوەتەوە لە پێناو ئەم جلە قەشەنگە. لە پاڵ یادەکانی ڕاپەڕینی سەرتاسەری کوردستان لە مانگی ئاداردا زۆربۆنەی دیکەی کوردی و نیشتیمانی بوونیان هەیە. لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕۆژی تایبەتیان بۆ تەرخان کراوە. ڕۆژی پۆشاکی نەتەوەیی و کوردی بۆنەکانی ئەم مانگە ڕازاوە دەکات و خۆشیەکان لە سیمای تاکی کوردیدا دەنەخشێنێت. زانانە بەز کەناڵی ئاسمانی کەرکووک.